بە تەسەوری من هیچ کێشەیەکی ڕسمی جددی بەو شێوازەی کە قەڵش بخاتە نێوان هەرێم و بەغا وەکو دەسەڵات وجودی نییە. ئەوان بۆ خۆیان متتەفقن ئەگەر بەپێی ئەعلامی و تەلەڤیزیۆن بێکە نانی ئێمە ئەبڕێ و دوژمنمانە و نایەوێ خەڵکی کوردستان ئاسوودە بێ و ئەمانە ئەبێ کاتێککە یەکترمان بینی لانیکەم بە خێسەوە سەر یەکترکەین. ئەمان ئەڕۆن هەر پێڵاوەکانیان ماوەبی لەسنەوە. ئەمە چ جۆرێکە لە ناکۆکی و لە ناتەبایی. ئەگەر قرارە ئەوانە دوژمن و لەگەڵمان ڕێک ناکەون ئەنواع ئەشکال میکانیزمی جۆراجۆر هەیە ناوەندی سێهم بینتر ئاراوە ئەمریکایە نەتەوە یەکگرتووەکانە هەر وڵاتێکی تری دنیاە بە عنوانی شاید بە عنوانی چاودێر وەرە لە کۆبنەوەکانمانە لە جیاوازیەکانمانە بەشدار بە و تەدوینی هەموو ئەو قسانە بکە کە بە یەکەوە ئەیکەین و کۆپیەکی ئەو اتفاقیە و لای تۆش با هەبێکە هینی لەسەرەکەین کە لەسەری ڕێکەوەی ئیمزایەکەین و سەرنجام هەر لایەک پابند نەبوو بچێ بکەوێتە ژێر فشاری نەفدەوڵەتیەوە کاتێکە ئەمانە وجودینە یعنی اختلافێک وجودی نییە ئەوەی کە هەیە ئەمانە سەرانی هەردوو لە ڕێکەوتون کە بەم شێوازە مامەڵە بە چارەنووسیم کۆمەلگایەوە بکەن